ئەمە دۆخی بەرهەمی ئەمساڵی گەنم و جۆیە لە پارێزگای کەرکووک. جوتیاران بۆ ساڵی دووەم دەستبەرداری بەرهەمەکانیان بوون بەهۆی وشکە ساڵێەوە و گەنم و جۆی ئەم ساڵیان بەر لا دوورینەوە ڕادەستی ئاژەڵەکان کرد. ئەمە دەغڵدانی خۆمانە لەبەر وشکە ساڵی وێستەوە مەڕیتیەکەن و وا بە مەڕ ئەیخۆین بڕێ سەکەرەکە بێ بارانی وشکە ساڵێکەیە لەو حاڵەتەیە بەڕێن نمەویست بینە لێت چەندێکە فترێکی زۆرە باران نەباریوە. ئەو بەروبمانی بە ئەنجام گەیشتون لەم ساڵدا تەنها ئەوانن کە سیستەمی ئاودێری دەستکردیان بۆ کراوە. ئەمەش باری سەرشانی جوتیارانی هێندەی دیکە قورستر کردووە و تێچۆکەی بۆ دوو هێندە زیاتر بەرز بۆتەوە. ئەم دەغڵەی پشمانەوەمە هەمووی بە زەبر مەسرەف و خۆمان هینمان کردو ئاومان داوە بە گاز و بە کارەبا. وەڵا کیمیاییمان کردوێ بە 1,600,000 مڕەشە ئەوە هەر دۆنمێکی 450,000 سەرف کراوەی بیرمان هەبوو هەر کۆنە بیرەکە دوو قات زیاد بۆ مەشتەکەمان و ئەو جاش نەهاتیەکەمان توش بووە 50-60 دۆنمێکمان فەوتاوە ئەوەی دێمە ئەوەی بەراوە شکرایی بینیە ئاومان داوە. زیاتر لە 650,000 دۆنم لەم ساڵدا بوون بە قوربانی کەمبارانی وشکە ساڵی. ئەم زیانەش لەوە ئەچێ مایەپوچی زۆرێک لە جوتیاران بە دوای خۆی دابهێنێت. الساحة المشمولة طبعا بالاعتماد على الأمطار اللي هي ئەو ڕوبەرەی کە دەیگرێتەوە ئەوانن کە بارانبارین تیاندا نیمچە مسۆگەرە لەگەڵ ئەوانەدا کە بارانبارین تیاندا مسۆگەر نییە و گەنم و جۆیان تێدا دەچێندرا بە ڕوبەری 600,000 دۆنم. لە ئێستادا زیانێکی زۆر بەر خاونەکانیان گەیشتووە و ئەم وەرزە دروێنەی تێدا ناکرێت. لە هەندێ ناوچەی تر بەرهەمەکە نزیکەی 100 کیلۆ بوو بۆ یەک دۆنم، بەڵام ئەو ڕوبەرانە زۆر کەمن. ئەوە جگە لە کەمبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی بەتایبەت لە ناو بیرە کشتتوکاڵەکاندا. ئێمە لە کەرکووک تەنیا پشت بە پرۆژەکانی ئاودێری دەبەستین بەتایبەت لە باشوور و باشووری خۆرئاوای کەرکووک. الآبار هذا أيضا تأثرت بشكل كبير بسبب الجفاف المائي. اعتمادنا طبعا في محافظة كركوك فقط على المشاريع الإروائية اللي هي موجودة في جنوب غرب كركوك. دوو ساڵان نەبوونی بارانی پێویست وشکە ساڵی لە کەرکووکدا دروست دەکات. جوتیاران بەهۆی وشکە ساڵێکەوە ڕۆ مایەپوچی دەڕۆن و ئاوی ژێرزەویش بەرەو کەمبوونەوەی زیاتر. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.